هەموو کات هەڵمانداوە بە توانای یاریزانە کوردەکان دەست پێ بکەین وەکو ڕگەی یەکەمی ئەم بەرنامەیەش کە یەکێک لە توانای کچە یاریزانەکانە کە چەند هەفتەیەک پێش ئێستا لە سپۆرت مەگەزین ئامادە بوو باسی سەرکەوتنەکەی خۆی کرد لە یاری بۆکسێن لە سەر ئاستی یانەکانی عراق. ئێستا ئەو کچە دیاری کراوە بۆ پاڵەوانەتێکی گەورەتر لە دەرەوەی عراق لە پاڵەوانەتی ئاسیا کە ئەمڕۆ بەرەو وڵاتی کازاخستان ڕۆشتووە. ئەویش ئایا عەباس پاڵەوانی شاری سلێمانی و وڵاتی عراق. کوردێکی بۆکسێن بەشداری پاڵەوانەتی ئاسیا دەکات و لە چەند ڕۆژی ڕابردووشدا تەواوی ئامادەکاریەکانی لەگەڵ بڵندی ڕاهێنەری ئەنجامدا. ئایا عەباس جەبار یاریزانی بۆکسێن لە ئاستی تازە پێگەیشتوانی هەڵبژاردەی عراق لە کێشی 46 کیلۆگرام بەشدارە لە پاڵەوانەتی کیشوەری ئاسیا بۆ بۆکسێن کە عراق بە سێ کچە یاریزانەوە بەشدارە و یەکێکیان ئایا عەباسی کووردە. لە کاتێکدا ئایا مێژووی دەستپێکردنی وەرزشی لە بۆکسێن ساڵێک و 4 مانگە ئەو بە زوویی توانای خۆی سەلماند و مەشقێکی چڕوپڕی ئەنجامە. بۆ ئەم پاڵەوانێتێک کە لە وڵاتی کازاخستان 21 ئەم مانگە دەست پێ دەکا لە بەغداوە ئایا لەگەڵ تیمەکەی بەڕێکەوتون بۆ ئەو وڵاتە. ئەمەش دوای ئەوەی کە ئایا عەباس ماوەیەک پێش ئێستا لە پاڵەوانەتی عراق پلەی یەکەمی بەدەستێنا. ئەوەی کە دەیبینن مەشقەکانی ئایەیە بۆ پاڵەوانەتی ئاسیا کە لە شاری سلێمانی تەواوی کەمپی مەشق ڕاهێنەرەکانی بەباشی لەگەڵ ڕاهێنەرەکەی ئەنجامدا.